چۆن هاتووی بۆ فامیلی مۆڵ؟ والله هاتون زۆر بگۆڕین پیاسەک بکەین. دەی بەخێر بێت هەر خۆت هاتووی؟ والله ئەو برادرانە لەگەڵ برادەرەکانە هاتووی. ئەوە برادەرە قۆزت بۆ نایە بۆ لامە والله شەرمنە. شەرمنە؟ ئەرێ وەڵڵا. دەی باشە نابێت شەرمکەین وانە نییە؟ ئەرێ وەڵڵا تەواو نابێت. ئیتر کامێرە بێ ئاسایی بێتەوە لە لامە. ئەرێ وەڵڵا ئاسایی. هیچ شتێکی تیانە. تۆ بەرنامەکانی ئێمەت بینیوە؟ بەڵێ متابعەم زۆر. پێت خۆشە بەرنامەکانمان؟ والله خۆشە ئەرێ وەڵڵا. سپاس دەکەم پێ خۆشحاڵم کە تۆش بەشدار بووی لەگەڵ پرسیار و وەڵامە چۆنی؟ والله باش. باشی. کتێب وشت زۆرە خوێنیتەوە حەزە لە زانیاریە شەر نییە لە کتێبە ئێستا بە بۆنەی مۆبایلەوە زۆر ئاسانکاری کراوە لە سۆشیال میدیایە لە هەموو تۆڕە کۆمەڵایەتیەکان پرسیار و وەڵامدا ئەندرێ زانیاریدا ئەندرێ باشی تۆ؟ باش. زۆر چاکە؟ باشە پرسیارێکە لێ دەکەم گوندی چەرمۆ سەر بە کام قەزایە؟ تەمتەمەڵ؟ ماشەڵڵا زیرەکە هەنەیە هەڵبژاردی بۆ بخێنمەوە دەست خۆش وەڵامەکە ڕاستە بوویتە خاوەن خەڵات فەرموو ئەو خەڵاتی بەرنامەی ئێمەیان بۆ بەڕێزت بۆ هیوای بەدڵ لەبێ شتێکی خۆشمان بۆ باسکە هیچ نییە بۆ وەختەی بۆ لە کولی شتێکی خۆش ڕووی نەداوە لە مەحاتۆ لە مەحەدیش بووی طبعاً لەگەڵ برادرانە شتی زۆر خۆش ڕووی داوە ئەرێ وەڵڵا شتی خۆش ڕوویدایە بەس لەو وەختەی هیچم بیر نییە ناوەڵ باشە سپاس دەکەم سپاس بۆ بەشداریت خۆشحاڵ بووم کاتێکی خۆش خوار لەگەم سپاس